بەڕێزان سڵاوتان لەبێت هەواڵەکانی ساعت 12تان پێشکەشەکەم. ئەمڕۆ 34 ساڵ بەسەر چاوەنیان فال تێدەپەڕێت کە لە 23 شوباتی ساڵ 1970 دەستی پێکرد و لە 6 ئەیلولی هەمان ساڵ کۆتایی هات. ڕژەمی باسی لە ناوچوو پرۆسیان فالی بەهشت قۆناغ و لە 6 ناوچەی جیاوازی کوردستان ئەنجام داوتیایدا زیاتر لە 182,000 هاوڵاتی کوردی ڕاپێچی زیندانەکان کرد و دواتریش بێبەزەیانە و دوور لە هەموو بەهایەکی ئاینی مرۆیی لە بیابانەکانی ناوەڕاست و خوار و عراق زیندە بەچاڵی کردن و زیاتر لە 5,000 گوند و 30 ناحیە ڕوخێنران. ئەمڕۆ 34 ساڵ بەسەر کارەساتی ئەنفالدا تێدەپەڕێت کە بە شێوەیەکی زۆر درندانە و نامرۆڤانە لەلایەن ڕژێمی بەعسی لە ناوچووەوە دەرهەق بە گەلی کورد ئەنجام درا و تێیدا زیاتر لە 182,000 مرۆڤی کورد تەنها لە بەرد کوردبوونیان لە بیابانەکانی نوگرە سەلمان و عەرعەر و باشووری عێراق شەهید و زیندە بەچاڵ کران و سەدان گوندیش لەلایەن ڕژێمەکەی سەددامەوە بە شێوەیەکی زۆر درندانە تەختی زەوی کران. ئەنفال کۆمەڵکوژیەک بوو کە بەعس لە درێژەی سیاسەتەکانی بۆ لە ناوبردنی کورد بەهشت قۆناغ ئەنجامیدا. سنووری پەلاماری ئەنفالی یەک لە 22 تا 18 ئاداری ساڵی 1970 بوو. بریتی بوو لە ناوچەکانی دووکان بنگرت زەی بچووک ماوە 4 تا ئەزمەر سلێمانی سووسێ سوورداشتی سەر بە پارێزگای سلێمانی. قۆناغی دووەمی ئەنفال بۆ سەر ناوچەکانی قەرەداغ بازیان دەربەندی خان بوو. وەک نەریتی خۆی ڕژێم سەرەتا بە هەر قۆناغێکی ئەنفال بە هێرشی کیمیاوی دەستی پێدەکرد. بۆیە 6 ڕۆژ دوای کارەساتی هەڵەبجا لە 22 سێ ساڵی 1970 گوندی سیوسێنان بە سەختی و بە شێوازێکی بەعسیانە درایە بەر کیمیایی. لەم قۆناغدا نزیکەی 5,637 کەس بەر شاڵاوی ئەنفال کەوتن. قۆناغی سێیەمی ئەنفال لە 7 تا 20 نیسانی ساڵی 1970 بوو. ئەم قۆناغی ئەنفال بە پڕ زیانترین و ترسناکترین پرۆسەی ئەنفال دادەنرێت کە زۆرترین مرۆڤی کورد تێیدا ئەنفال کرا. سنووری ئەم قۆناغش بریتی بوو لە ناوچەکانی چەمچەماڵ سەنگا و قادرکەرەم دووس کفری کەلار بێباستی لە کۆ. ئەم ناوچانە سەر بە هەرسێ پارێزگای کەرکووک سلێمانی دیالە بوون. ئەمیش فراوانترین هێرشی ئەنفال بوو کە پتر لە 500 گوندی گرتەوە سەرەڕای تەختکردنی 4 ناحیە. لە ڕۆژی 4 چواری ساڵی 1970 لوتکەی هێرشی ئەنفال بوو. لەم ڕۆژەدا بەپێی خەمڵاندنی کۆمیتەی بەرگریکردن لە مافی قوربانیانی ئەنفال نزیکەی 20,000 لە ژن و پیا و پیر و منداڵ کۆکرانەوە و بە ئیڤای سەربازی و تراکتۆری گوندنشینان ڕەوانەی قەڵا سەربازەکەی قوڕەتوو کران و لەوێشەوە بەرەو چارەنووسی نادیار ڕۆیشتن. قۆناغەکانی 5 و 6 و 7 ئەنفالش لە 15 ئادار تا 26 ئابی ساڵی 1970 بوو بۆ سەر دۆڵی نێوچیاکانی شەقڵا و ڕەواندز بوو. ئەم پەلامارەش بە سەرپەرشتی فەرماندەی فەیلەقی 5 و بە سەرپەرشتیاری ئەم قۆناغی ئەنفال یونس محەممەد زەرب بوو. قۆناغی کۆتایی ئەنفالیش قۆناغی هەشت بوو کە لە 26 ئاب تا 6 ئەیلولی ساڵی 1970 بوو. سنووری پەلاماری قۆناغی هەشتی ئەنفال بریتی بوو لە دهۆک، زاخۆ، باتوفا، کانی ماسی، زێوە، دیرەلۆک، ئەترۆش و زاویتا. لە دوای وەستانی شەڕی نێوان عێراقییان لە هەشتی ساڵی 1970 سوپای عێراق تەواوی هێزەکانی لە ناوچە سنووریەکان کشاندەوە بۆ بەرەکانی ئەنفال کە لەو کاتەدا 7 قۆناغی ئەنفال کۆتایی هاتبوو. تەنها قۆناغی هەشتی ئەنفال مابوو. قۆناغی هەشتەمی شاڵاوی ئەنفال بۆ سەر بادینان و سنووری تورکیا بوو. بافڵ جەلال تاڵەبانی لە یادی 34 ساڵی تاوانی ئەنفال پامێکی بڵاو کردەوە تایدا هاتووە 34 ساڵ لەمەوبەر میلەتەکەمان ڕوبەڕووی یەکێک لە دڕندانەترین تاوانەکانی مێژووی مرۆڤایەتی بووە. دوور لە هەموو بەهایەکی مرۆیی و ئەخلاقی خوشک و براکانمان بێسەر و شوێن کران. سروشتی جوانی کوردستان وێرانکرا و گوندەکانمان خاپور کران. شاڵاوی بەدنای ئەنفال هەوڵێک بوو بۆ لە ناوبردننی ژیان و سڕینەوەی شوناسی ئێمە. ئەمڕۆ کا بە خەمێکی قۆڵەوە یادی و برینە ساڕێشنەبۆی جەستەی نیشتیمان دەکەینەوە
دروست بۆ ڕۆحی پاکی شەهیدان دەنێرین و بە حورمەتەوە سەری ڕێزمان لە بەردەم خەم و چاوەڕوانی چەند ساڵی کە سوکارە سەربەزەکاندا دادەنوێنین. ئەرکی هەموو لایەکمانە دوورلام و مزایادەیەکی سیاسی خزمەتی خانوادەی سەربەرزی شەهیدان بکەین و ئەنفال بکەینەوانەیەک بۆ قوڵکردنەوەی گیانی یەکڕێزی و تەبایی لە پێناو پاراستن و بەهێزترکردنی قەواری هەرێم. داوا لە حکوومەتی عێراق دەکەم بەرکی خۆی ئەستێت و وەکو مافێکی یاسایی و دەستوری قەرەبووی کە سوکاری شەهیدان بکاتەوە. دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵەکانی بۆ کۆکردنەوەی بەڵگەکان بۆ بە جینۆساید ناساندنی چاوانی ئەنفال بەردەوام بێت. لە یادی کارەساتی ئەنفالدا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بەیاننامەیەکی بڵاو کردەوە ڕای گەیاند ئەمڕۆ کە یادی 34 ساڵەی ترسناکترین تاوانی سەدەی 20 دەکەینەوە. سەری ڕێز بۆ ڕۆحی پاکی گشت ئەو مرۆڤانەی کە بە دڕندانەترین شێوە لا گۆڕە بە کۆمەڵەکاندا گولەباران کران دادەنوێنین. لە میادەدا و بیر هەموو لایەکی دەهێنینەوە بەهۆی زۆر و زەوەندی ئەو زیانە گیانی و ماڵی و معنەویانەی کە بە خەڵک و ناوچەکانی کوردستان کەوت لەو تاوانەدا سەرڕای کارکردن بۆی. بەڵام هێشتا لە ناساندنی تاوانی ئەنفال وەکو جینۆسایدکردنی گەلی کورد لە ئاستی جیهاندا و قەرەبووکردنەوەی زیاتری ئەوانی لەو تاوانەدا ڕزگاریان بۆ نەگەیشتە ئاسی رازیبوونی هەموو لایەکمان. بۆی لێرەدا جارێک تر دووپاتی دەکەینەوە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لەو هەوڵانی بەردەوامە کە ئاماژەمان پێدا بۆیە هاوکات بۆ ڕێگریکردن لە دووبارە نەبوونەوەی تاوانێکی وەها بەرامبەر بە گەلەکەمان لا نێوەندە سیاسی و دیبلۆماسیەکاندا گشت توانایەکی خستۆتە گەڕ بۆ زامنی زیاتری پارێزگاریکردن لەو مافە دەستوریانەمان کە جێبەجێ کراون و کار و هەوڵی بەردەوام بۆ ئەوانەشی بەدی نەهاتوو. با دکتۆر بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق دووپاتی دەکاتەوە ئەنفال زەمێکی بەسۆ و ساڕێژ نەبووە. سەرۆک کۆماری عێراق لە یادی کارەساتی ئەنفال لا پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر پامێکی بڵاو کردەوە تایدا هاتووە. ئەنفال زامێکی بەسوێ و ساڕێژ نەبوو لە ساڵڕۆژی شاڵاوەکانی ئەنفالدا سڵاو بۆ گیانی و خەڵکە بێتاوانەی بوونە قوربانی دیکتاتۆرێتی ڕەگەزپەرست. جەخت دەکەینەوە لە هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان و گەڕانەوەی ڕووفاتی شەهیدانی و تاوانە دڕندەیە بۆ زێدی خۆیان و قەرەبووکردنەوەی کە سوکاری قوربانیان. لە مەراسیمێکدا بە ئامادەبوونی ڕەوەند مەلا مەحموود لە پرسرای مەڵبەندی ڕەخستنی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەشێکی زۆر لە کادیر و ئەندامانی یەکێتی و کە سوکاری ئەنفال کراوان یادی 34 ساڵی مەرگەساتی ئەنفال لە بارگای مەڵبەند کرایەوە. لەو چارێکیشیدا لە پرسرای مەڵبەندی کەرکووک ڕایگەاند ئەنفال برینێکی قوڵی ساڕەش نەبووی گەلەکەمانە و تاوانێکە کە دەرحەق بە گەلەکەمان ئەنجامدرا. ئەم ماتەمە ماتەمێکە بەسەر کەم میلەتی دنیادا هاتووە. بەداخەوە مەرگەساتەکانی کورد ئەوەندە زۆرن هەرچەند بیری لێ بکەینەوە زیاتر برینەکانمان قوڵترە بێتەوە. من بۆ بەبیرهێنانەوە مەوێ شتێکتان لەسەر ئەنفال بۆ باز بکەم چونکە ئەنفال کارەساتێک بوو قڕکردنی کورد بوو. لە ئەنفالدا زیاتر لە 5,000 گوند و شار و شارۆچکەی کوردستان لەگەڵ زەویدا تەخت کران. هەموو کانیاوەکان پڕ کرانەوە. ژیان لە کوردستان کۆتایی هات. کوردیان هەموو ڕاپێچی زیندانەکانی عەرعەر و جنوبی عێراق کرد. ڕژێمی ئەو کاتە ژن و مناڵ و گەورە و بچووکی کوردی زیندە بەچاڵ کرد. بەشێکی زۆری ئەو زیندە بەچاڵانە هەر بە شۆڤڵ چاڵیان لێدا و فڕیان ئەدانە ناو چاڵەکەەوە و لە دوورەوەش دەستڕێژی گولیان لێ ئەکردن. هەندێکیان بەدەم گولەکانەوە هێشتا ڕوحیان دەرنەچوو و قوربانیان خۆڵە کرا. بۆیە ئێمە ئەبێ وەکو کورد ئەم بابەتانە بکەین بە مێژوویەک میلەتەکەمان لە بیری نەکا. بەداخەوە لە دوای 182,000 شەهید، لە دوای ڕاپەڕین، لە دوای ئەو هەموو مەرگەساتانەی بە میلەتەکەمانە هات، ئێستاش
نەمانتوانی ڕیزەکانی گەل یەک بخەین تا ئێستاش بەشێکی میلەتەکەمان بە نەیاری ناحەزانمان لەگەڵ ناحەزەکانمانیشا دەست تێکەڵاوەکەن بۆ لەناوبردنی ئەم میلەتە. هەر ڕۆژی بە بیانوویەک، جارێک بە بیانووی ڕیفراندۆم و جارێک بە بیانووی نفتی سربەخۆ و جارێک بە بیانووی اقتصادی سربەخۆ، جارێکی کەش سواری تیارەکانیانە بن ئەچن بۆ بەغدا لەوێ بۆ مساوەمەکردن لەسەر پۆستەکان و کە دێنە سەر شارەکانمان، کە دێنە سەر ڕزگاری نیشتیمانی گەلەکەمان ئەڵێن ئەم شارە داگیر کراوە، ئەم شارە هی ئەوە نی ئێمە بچینەوە، ئێمە بەڕێزەوە بۆی دێنەوە. منیش لێرەوە پیان ئەڵێم ئێمە ئاڵای کوردستان لە حەمرین بوو، بە فیتی ئێوە بە عەقلیەتی ئێوە ئاڵای کوردستان 40 کیلۆمەتراتە خوار شاری کەرکووکەوە. ئیتر لێرە و بەسە ئیتر خەڵک خەڵەتاندن، بەسە ئیتر ئەم میلەتە بخەڵەتێنن. ئێستا تازە بە تازە بەشێکی کورد ئەچێ دەسەخاتە ناو دەستی نارەکانی میلەتەکەمانەوە بۆ ئەوەی نەهێڵن لە کەرکووک پارێزگارێکی کورتە بێ. بۆیە هەواڵان ئێمە پێویستە لە یادی ئەنفالدا، لە یادی هەڵەبجەدا، لە هەموو ئەو یادانەدا پەنجە بۆ ناو چاوی ئەوانە درێژ بکەین کە ئەیانەوێ ئەم میلەتە تووشی سەر لێ شێوان بکەین. ئێمە باجی خۆماندا بە قورسایی میلەتەکەمان باجماندا. بۆیە کاتی ئەوە هاتووە بڵین ئیتر بەس و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمەی کردووە. بۆیە هەمومان پێویستە لەم یادانەدا، لەم یادە پڕشکۆیانەدا سەری ڕێز و وەفادا ئەنەوێنین بۆ گیانی پاچی هەموو شەهیدانی ڕێگای کورد و کوردستان. لادی کارەساتی ئەنفالدا لە سەنتەری ڕۆشنبیری شاری کەرکووک چەند چالاکیەک ئەنجام مەدرێت. ڕاستەخۆ پێمنێرمان هاوار فارس لەگەڵ مەبێت. هاوار سڵاو لەبێت جێمەلایتەوە. بەڵێ دالیا سڵاوت لێبێ، سڵاو لە ڕۆحی پاکی 182,000 قوربانی کە ئەمڕۆ یادی 34 ساڵەی تاوانی بەدناوی ئەنفالە. ئێستا من لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووکم، کاتژمێر دەونی و پێشەنگایەکی شێوەکاری بۆ 32 شێوەکاری شاری کەرکووک کرایەوە کە زۆربەی تابلۆ شێوەکارەکان گزارش بوو لەو مەرگە ساتە و تێیدا هونەرمەندان هەریەکە و لە ڕێی ڕێبازە هونەرەکانی خۆیانەوە گزارشتیان لە تابلۆکانە کرد. بەڵێ دارێ من ئێستا بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەچمە لای بەڕێز محەممەد سەید بەڕێوبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک بۆەوەی زانیاری زیاتر لەسەر چالاکێکی ئەمڕۆیان بخەنە ڕوو. کاک محەممەد سڵاوت لێبێ ئەگەر بێت و پاسێکی چالاکی ئەمڕۆتانمان بۆ بکەن کە بە بەشداری چالاکوانان و هونەرمەندان و ئەو کەسانی کە داکۆکی کارن لە مافەکانی ئەنفال و ئەو کەیسا ئاماژێ. وەکو نەریتێکی ساڵانە ئێمە وەکو بڕەبەرایەتی ڕۆشنبیری و هونەری کەرکووک ئەم یادە بەرزڕ ئاگرین و لەم یادەیە کە 4 ڕۆژی ئەنفالە لەم ڕۆژەیە ساڵانە ئێمە چالاکی ئەنجام بدەین. ئەم ساڵ بە پێشانگایەکی شێوەکاری بۆ زیاتر لە 30 هونەرمەند ئەنجامماندا جگە لە نەتەوەی کورد لە برایانی تورکمان و عەرەب بەشدارن لەم پێشانگایە. زۆربەی تابلۆکان گزارش بوون لە مەرگەساتی ئەنفال، لە کێشە و ئازار و معاناتی کە سوکاری ئەنفال. بەڕاستی ئەنفال چەند لەسەری کار بکەیت، چەند قسەی لەسەر بکەیت، هەر کەمە ئەنفال تاوانێکی هەندە مەزن و قێزەونە کە لە مێژووی مرۆڤایەتیە مەگەر هۆلۆکۆست و هێرشیما تاوانی لەم چەشنە بووبێتن. لەم ڕۆژەیە ڕژێمی فاشی بەعەس هەموو ئەزانی کە هێرشی کردە سەر گوندەکانی کوردستان 4500 گوندی خاپور کرد و 182 مرۆڤی بێتاوانی ئەنفال کرد و لە بیابانەکانی خواروی عێراق زیندە بەچاڵی کردن. بۆیە ئەم یادە دەبێ ساڵانە بە شێوەیەکی زۆر فراوانتر، بە شێوەیەکی وەوا یاد بکرێتەوە کەوا هەموو چین و توێژێکی کورد بەشدار بن و بۆی ئەم یادەوەرێ لە بیر و هزر و هۆشمانە کاڵ نەبێتەوە و بەردەوام ئەم یادەوەریە لە مێشکمانە بێت بۆی بزانی کە تاوانی ئەنفال کە ڕژێمی فاشی بەعەس کردێ سەر نێتەوەی کورد چ تاوانێکی مەزن و قێزەون بوو کە تا ئێستش ئاسەواری ماوە و هەر ئەمێنێت. بۆیە ئێمە وەکوتم ساڵانە چ بە فلم بێ، چ بە شانۆگەری بێ یان وەکو شێوەکاری بێ ئەم یادە بەرزڕاگرین و نایڵین کەەوە هەروە بەسەر پێی دوڕا و گوزەر بک و تێپەڕێ، چونکە دەبێ ئێمە زیاتر هەڵ بدەین ئەم کەیسا وا لێ بکەم زیاتر بە نێونێتەوەی بکەین.
ئێمە بەتایبەتی لە شاری کەرکووکش ئەبێ زیاتر کاری لەسەر بکەین لەبەرەوەی کەرکووک شارێکی فرەنەتەوەیە تورکمانی لێ عەرەبی لێیە ئاسووری لێ ئەبێ ئەم هەندێک لەم کەسانەی کەوا لە شاری کەرۆن تا ئێستا ڕەنگە باوەڕ بەوە نەکەن کە ئەنفال بەو تاوانە گەورەیە و بەو مەزنی خۆیەوە دەرحەق بەگەری کورتکرا بۆی ئێمە بێ لە ڕێگای دیکۆمنتاریەوە لە ڕێگای بەڵگەوە بۆیان بسەلمێنن کەوا تاوانی ئەنفال تاوانێکی ئەوەندە مەزن بووە بەڕاستی ئێمە پێمان خۆشە ئەم ساڵ جگە لە خۆمان خەڵکێکی دەرەوەی نەتەوەی کوردیش هاتوون بەشداری ئەم ماساتەمان لەگەڵاکەن ئەمەش خۆی لە خۆیان هەنگاوێکی مەزنە کە ئێمە لە برایەمان لە تورکمان و عەرەب هاتوون لەم پێشانگەیە بەشدار بوون لە خۆی لە خۆیان ئەمە هەنگاوێکی باشە و هیوادارین کە ئێمە بەردەوام بین لەم شێوازە و هەوڵش دەین زیاتر ئەم کەیسە بە نێونەتەوەی بکەین و زیاتر بیناسیێنین. کاک محەممەد بەڵێ دالیا دیارە چکەلەوە دیارە ئەمڕۆ پێشنگاکە یەکێک لەو کەسانەوە کە سوکاری قوربانیانی ئەنفال لێرە پێشنگاکەی کردەوە ئەوش خات و شادیە کە بە ئیڤە ناسراوە دیارە ئیڤە ناسناوەکەی بۆ ئەو هاتووەکە لە ساڵی 1970 لە کاتی مەرگەساتی ئەنفادا لە ناو یەکێک لەو ئیڤانەدا لەدایک بووە ئەمەوە لە زاری خۆیەوە چیرۆکەکە بگێڕێتەوە باسی ئەم ڕۆژەمان بۆ بکات خات و ئیڤە سڵاوت لێبێ لە تۆر دەستخۆشی لێەکەم باسی چیرۆکی خۆت بکەیوە ئەم ڕۆژە تۆ وەکو کە سوکاری قوربانیانی ئەنفال پەیامی تۆ چیە لەم ڕۆژەیەوە هەستی چیکیت ئەمڕۆ پێشنگایەکە تایبەت بوو بە قوربانیانی ئەنفال تۆ کردەوە زۆر سپاس من شادی ئیسماعیل ناسراوم بە ئیڤە لە ساڵی 1970 گوندەکمان بەرشاڵای ئەنفال کەوتووە و منیش خۆم هەر لە ناو ئیڤایەکە لە سیمەکەی لەیلان لەدایک بوومە خەوە کۆم گوندەکانی گوندی ئێمەش بە شاڵای ئەنفال کەوتووە لە گوندەکەی خۆمان 19 کەس بە شاڵای ئەنفال کەوتووە وەکو کە سوکار و قوربانیانی ئەنفال داواکاریتان چیە لەم ڕۆژەیەوە تا چەند گرنگ بوو ئەمڕۆ لەم پێشنگا شێوەکاریە لە ڕێگەی هونەرەوە مەرگەستاتەکانی ئەنفالیان گەیان وڵی دەستخۆشییان لێکم بەڕاستی حەزەکەم هەموو ساڵێک بە شێوەیەکی فراوانتەیش بکرێتەوە بۆەوەی بۆ نەوەکانی داهاتوومان بزانن کە ئەنفال چی ئێستا من نمونێ بچوو ببێن ئەمڕۆ کوڕەکەی خۆمەوەی دایادی ئەنفال چییە؟ نازانێ بەڵام ئێستا لەگەڵم هاتووە تر ئەزانێ شتێکی باشە پێم خۆش هەموو ساڵە بکرێتەوە و وەکو پێویستی هیچ بۆ کە سوکاری ئەنفال نەکراوە هیوادارم قەرەبوویان بکەنەوە و ئاوڕیان لێ بدەنەوە و پێویستە داوای لێبوردن لە شعبی کورد بکەیت لە میلەتی کورد بگرێت چونکە بەڕاستی تاوانی ئەنفال تاوانێکی زۆر قێزەوە بوو کە دەرحەق بەگەلی کورد کراوە. هەر بژیت بەڵێ دالیا دیارە ئەمە چالاکیەکەی ئەمڕۆ بوو کە بە بەشداری چالاکوانان و هونەرمەندانی شاری کەرکووک بەڕێوە چوو دیارە هونەرمەندان ویستیان لە ڕێگەی تابلۆ شێوەکارەکانەوە گزارش لە قوربانیەکانی ئەنفال و ئەو مەرگەساتە قێزەونە بکەن و کە سوکاری ئەنفال کراوانیش داواکار بوون کە لایەنە پەیوەندیدارەکان کار بکەن بۆ بە جینۆسایت ناساندنی تاوانی ئەنفال و هەوڵ بدەن ئەو تاوان بارانە دەستگیر بکەن کە دەستیان هەبووە لەم تاوانەدا. پێم نەرمان هاوار فارس سواس لەگەڵم بێت. تاقانەکان و کە سوکاری ئەنفال کراوانی سنووری گەرمیان داوا دەکەن یادی کارەساتی ئەنفال بکرێتە هۆی ئاوازانی و بژانەوەی ناوچەکانیان دەشڵێن کەمی خزمەتگوزاری لە سنوورەکەیان نیگەرانیانی کردو بە پێویستی دەزانن گرنگی زیاتر بە ناوچەکانیان بدرێت. تاقانەکان و کە سوکاری ئەنفال کراوان لە گوندەکانی گەرمیان داوا دەکەن یادی کارەساتی ئەنفال بکرێتە هۆی ئاوەدانی و بژاندنەوەی ناوچەکانیان. ئومێدیان ئەوەیە کەم و کوت نەفەر یەماوە بە ئەو ڕێگاوبانیان بۆ چاک بکرێت بۆی بتوانن ناتوان باران ببەرە ناتوان بن وڵاتیەکەیان بۆ زەویزارەکانیان پرۆسە ئەنفال یادی ئەنفال خۆزگە لە دوای یادی ئەنفالەوە بۆ یەکجار بێت ساڵێک بکرێت بە هۆکارێک بۆ ئاوادانکردنەوە لادیەکان هەر نەبێ ڕێگاوبانەکانی بۆ چاک بکرێت. سوکاری ئەنفال وەکو کۆمەڵی داکۆکی لە پرسی ئەنفال داواکاری نەحکومەتی یاریمی کوردستان دەستی ئاوادانی بۆ گوندەکانی داودە درێژکە لە ڕێی ڕێگاوبان و لەڕێی نەخۆشخانەوە لە مەکتەب و فرشتمان بۆ نەکرێ هەتایسە گوندەکانمان ڕێکانمان ئەوی سەسێ بۆ نمونە گوندی خەڵاچەرمەنە بە ڕێکەیەتی
گشتیارێ ناتوانێت بێ سیارێکی بەرزت بێت داواکاری نەحکومەت لە چواردەی چوارە گرنگی بدادەوە گوندەکانی ناوچەی داوێت نەبوونی پرۆژەی خزمەتگوزاری تایبەت بە ڕێگاوبانەکان و ئاوی خواردنەوە خەڵکی ناوچەکەی نیگەران کردووە. دەوبانەکەمان بۆ خاستکە و ئامان بۆ بێرێ و کارەبای بۆ بێرێ و ئەوانە پێویستە زۆر مهمە ئەوانە بێژی بەخوا ئەوانە لە گشتی فەرسترە ئەم گرانی لەسەر ملەتی لاچی پێویستە حکوومەت بە پێی قوربانیەکان ئاور لەم ناوچانە بداتەوە دەستی خزمەتگوزاری بۆ درێژکە ئەمان هەموو شتێک بن بۆ شۆڕش بەڵام پێویستە شۆڕش ئەو ڕۆژانەی بیر نەچێتەوە کە ماڵەکانی ئێرە هەم چێشتخانە بوون هەم ئوتێل بوون بۆ ئەو خەڵکە وە ژنەکان پێش پیاوەکان کونە ئاویان ئەگەیانە شەڕەکان برین پێچ بوون بۆیە پێویستە شۆڕش ئەوەی لەبیر بێت حزب حکوومەت ئەوەی لەبیر بێت کە ئەم خەڵکانە چی بوون بۆ شۆڕش هەر بۆیە بەسەر و ماڵەوە لە خزمەت شۆڕشا بوون بۆیە بەسەر و ماڵەوە بوونە قوربانی. نیگەرانی کەسوکاری ئەنفالکراوان لە کاتێکدایە تەنها بۆی کوردبوونیانەوە لەلایەن ڕژێمی لە ناوچووە جگە لە ئەنفالکردنی کەسوکارەکانیان چەندین جار گوندەکانیشیان خاپور کراوە کەچی لە ئێستاشدا وەک پێویست ئاوەڕیان لێ نەدراوەتەوە. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. لا پرۆسەی بەدناوی ئەنفالدا سەربازگەکان بوونە شوێنی کۆکردنەوەی هاوڵاتیانی سیڤیل. سەربازگەی تۆبزاوەش یەکێک بوو لەو سەربازگانەی کە هەزاران کوردی بێتاوان لە نێو هۆڵەکانیدا کۆکرانەوە. تاوکو ئێستاش چەندین چیرۆکی و کارەساتە لەو سەربازگەیە بە شاراوی ماونەتەوە. دکتۆرە فایزە یەکێکە لەو پزیشکانی لە کاتی خۆیدا سەردانی سەربازگەی تۆبزاوەی کردو و دیمەنەکانی نێو سەربازگەکە تاوکو ئێستا لە هزریدا ماونەتەوە. سەربازگەی تۆبزاوە ئەو شوێنەی دوای 34 ساڵ لە مەرگەساتی ئەنفال هێشتا دەیان چیرۆکی تراژیدیای نێو سەربازگەکە بە شاراوەیی ماوەتەوە. لە پرۆسەی ئەنفالدا ئەم سەربازگەیە بۆیە شوێنی کۆکردنەوەی هەزاران کوردی بێتاوان دابەشکران بەسەر هۆڵەکانی نێو سەربازگەکەدا و ژن و منداڵ بەجیا و هۆڵی پیاوان بەجیا و پیر و پەککەوتەش بەجیاداندران. دوای جاکردنەوەیان لە نێو هۆڵی ژنان و منداڵان بەهۆی نەبوونی ئاوی پاک و خۆراکی ناتەندروست نەخۆشی بڵاو دەبێتەوە. سەربازەکان لە ترسی گیانی خۆیان و توش نەبوونیان بەو نەخۆشیە پەنا دەبنە بەر نەخۆشخانەی منداڵانی کەرکووک. گوێم لێ بوو گوێم لە داهاتە گریانش دەکام بوو کە لە گریانەجا ئەها ڕۆیشتم گەڕامەوە دواوە. دکتۆرە فایزە ئەو پزیشکە بوو کە لەو سەردەمەدا هاتبۆ سەربازگەکە و سەرپەرشتی تیمێکی دەکرد. دووبارە دێتەوە ئەو شوێنەی کە چەندین ساڵ پێش ئێستا هاتوو بوو بۆ چارەسەرکردنی ژنان و منداڵانی ئەنفالکراو. یعنی ئەلوێ وەستا بوو ڕۆخت بوو ینی لە خۆمی چۆن بەڕاستی کە قسەمە کرد گوێم لێ بوو مەجموعەیە ماڵن ئافرەت و مناڵەوانە هەموو هات هاواریانە هاواریانە کرد لە ئێشی زگیان و سەریان و دایە ڕۆ باوە ڕۆ ئەم قسانەیانەوت. مش ینی بە ئەفرێتی خۆم ڕۆیشمە پێشەوە ینی زۆر ئەتیادی وەرم گرتووە ئالەساس منەوڕم یان بزانام چییە مەسەرەکە کە چوومە پێشەوە ئەوم بینی ئەو قاعم بینی کە ئەو خایم بینی پریژم بوو تاوان پری ئافرەت بوو پری مناڵ بوو بۆنێکی هەر نزیکی ئەوێ بووم زۆر بۆنێکی زۆر ناخۆش ئاهات یان بۆنی ڕشانەوە بوو بۆنی پیسکردن و بۆنی ئیسهال بوو لە ژوورەکە دانیشتین داها ئەوان خۆیان نەخۆشەکانیان هەیە یان ئێمە مەثەن نەمانەوەت فڵان کەس بێت چکم ئێمەیان نەهێش نزیکی نەخۆشەکان بکەین لەژێر فشاری دکتۆرە فایزە و تیمەکەی چەند منداڵێک بەهۆی خراپی ڕەوشی تەندروستیانەوە دەگەندێنە نەخۆشخانەی منداڵان تاوەکو لەژێر چاودێری وردی پزیشکیدا چارەسەر وەربگرن بەڵام پێش چاکبوونەوەیان و بەبێ پرسی پزیشک دەیان بنەوە بۆ سەربازگەی تۆبزاوە. من کە گەڕامە بۆ باڵێ نەخۆشخانە تقریبا دوای 9 ساعات ئەو دوو نەخۆشیانە هێن نەخۆشەکان هێنا گوتیەوە هێنامان دا ڕأسن گوتیانە بێ لە ژوورێکی جیاواز بن تایبەت من کەس نابێ بیان بینێ دا مدیرش طبعا تەنفیزی کرد ئەوامرەکانی لە ژوورێکی تایبەتە یانە تقریبا ژوورێکی بچوک بوو هەردووکیانیان داخل کرد لەگەڵ دایکەکانیان حرسیان لەگەڵ هەبوو لەبەر دەرگاوەستا بوو گوتیان ئێوە هیچیان لێ ناپرسن ناپرسن ناویان چییە بەس لەسەرتانە عیلاجیان دەنێ و فایل شتیانش بۆ نەکرا کە فەحسم کرد پێ گوتم ینی وەزعیان زۆر خەتەرەمان احتیمالە بمێنێ یانەمێنن ما ئەو شوێنێکەوە نەخۆشەکانی لێیە سێرکەم نەماون.
لە دەواازەکانی سەربازگەی تۆپزاواوە هەزاران گوندنشین ڕاپێچی بیابانەکانی خواروی عێراق کران و ئێسک و پرووسکیان تێکەڵی بیابان کرا تاوەکو ئێستاش ڕووفاتی زۆرێکیان نەگەڕاوەتەوە باوەشی نیشتیمان دیار تاڵب کەناڵی کەرکووک سەربازگەی تۆپزاوە. کە سوکاریان فالکراوان داوا دەکەن سنتەرێکی توێژینەوەی تایبەت بە دوکمنتکردنی پرسە تایبەتەکانی ئەنفال دابمەزرێت هەروەک لێدوان و زانیاریەکانی سەر ئەنفال بکرێتە بەشێک لە پرۆگرامەکانی خوێندن. بەڕێوەبەری گشتی شەهیدان و کاروباری ئەنفال کراوانی شڕای دەگەێنێت لە هەوڵدان بۆ دروستکردنی مۆنۆمنتێکی شایستە و مۆدێرن تایبەت بە کارەساتی ئەنفال. یەکێک لە هۆکارە گرنگەکانی زیندوهێشتنەوەی تاوانی ئەنفال بۆنەوەکانی داهاتوو کردنەوەی سنتەرێکی توێژنەوەی زانستیە بۆ بەدی کۆمنتکردنی هەموو ئەو لێدوان و دیمەنانەی کە لە ساتە وەختی خۆناغەکانی تاوانی ئەنفالدا بوونە تۆمار بکرێن و بە وردی شۆڕ بکرێنەوە بۆ نێو پرۆگرامەکانی خوێندن. بخرێتە بەرمەنهەجی خوێندنەوە لە زانکۆکانی کوردستاندا بخوێنرێ بەمەشکردنەوەی سنتەرێکی توێژینەوەی زانستی و دوکۆمنتکردنی هەموو ئەو لێدوان و هەموو ئەو ڕوودا و کارەساتە جەرگ بڕانەی لە سەروبەندی تاوانی ئەنفالدا ڕووی داوە هەموو ئەمانە بە دیکۆمنت بکرێت بۆ ئاشنابوونی نەوەکانی داهاتوو بە تاوانی ئەنفال بە خۆناغەکانی ئەنفال. بەشێکی تر لە کەسوکاری ئەنفالکراوان دروستکردنی مۆنۆمنت لە گوندەکاندا بە هۆکارێک بۆ زیندوهێشتنەوە و لە بیر نەکردنی ئەو تاوانە گەورەیە دەزانن کە دەرحەق بە ئازیزانیان کراوە. گرنگیەکی باشی هەیە گرنگەکەی ئەوەیە ئەمە ئەمێنێتەوە بۆ دوا ڕۆژ ئەم مۆنۆمنتانە ئەم دیوار بەندەی ناوی ئەنفال کراوەکان خەڵکمان هەیە تازە لە دایک بۆ نازانێت ئەنفال چیە و قەزەی ئەنفال چیە و لە چیوە هاتۆ ئەنفال بۆ چی هاتۆ بەڵام کە دێدە سەر ئەم ناوانە دێدە سەر ئەم مۆنۆمنتە و کەسێک بۆی باسەکە ئەو کاتە ئاشنایی باشتر ئەبێتەوە بە پرۆسەی ئەنفال و بە ئەنفال و بە جنۆسایدی ئەنفال و گەلەکەمان و کەس و کارەکەمان. بەڕێوەبەری گشتی شەیدان و کاروباری ئەنفالکراوانیش لە گەرمیان ڕای دەگەێنێت لە هەوڵی تەواودان بۆ دروستکردنی مۆنۆمنتێکی گەورە و شایستە و مۆدێرن لە گەرمیان تاوەکو و مۆزەخانێکی گەورەشی لەگەڵدا بێ وێنە و کەرەستە و کەلوپەلی ئەنفالکراوانشی تێدا کۆ بکرێتەوە. وەکو وەزارەتی کاروبار شەیدان فراکراوان هەنێ خزمەتگوزاریەکان بەپێی یاسا ڕێکخراوە ئەوە هەموو جێبەجێ دەکرێت بەڵام هەنێ داواکاریان هەیە بۆ نمونە داواکردنی مۆنۆمنت یامان داواکانەی تر ئێمە کارمان لەسەر کردووە ئیشەڵا بەم زوانە بەرهەمی دەبێت هاڵپشتیان دەکەین بەڵام لە سەرەتادا دەبێت مۆنۆمنتێک شایستە بۆ گەرمیان دروست بکەین ئەگەر ئێمە وردبووینەوە دەبێت مۆنۆمنتێ بکەین سەرجەم ئەو داواکارانەی کەسوکاری سەربەرزی سەرجەم شەیدانی تیابێ بۆ نمونە بتوانین ئەو هۆڵی کۆنفرانسی تیابێ ئەو کەلوپەلانە کە دێتەوە ئێمە لەکوێ دای بنێن جا ئەمەش دەبێت سەرەتا مۆنۆمنتێکی شایستە بێ بەپێی ئەو تاوانە بکرێتەوە جا چی لە کفری بێ چی لە کەلار بێ ئەوە من هیچ جیاوازێکی تیان نابینم. بەو پێی چەقی قۆناغۆشاڵاوەکانی ئەنفال کەوتۆتە گەرمیانەوە و زۆرترین ڕێژەی قوربانیان لە گوندەکانی گەرمیانن با کۆکردنەوەی وێنە و کەرەستە و کەلوپەلی ئەنفالکراوان دەتوانرێت گەورەترین مۆزەخانە دروست بکرێت. دڵنیا مەحموود کەناڵی کەرکووک گەرمیان. لە گەرمیان بە هەمان شێوەلایەتی کارەساتی ئەنفالدا چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدرێت پامنەرمە ڕاستە و خۆ دڵنیا مەحموود لەگەڵمە بێت دڵنیا ئەم کاتت باش. سڵاوتان لێبێت ئەلێ. دڵنیا چالاکیەکانی ئەمڕۆ کە ئەنجامەدرێت لە یادی کارەساتی ئەنفالە لە گەرمیان چین باسییاوانەمان بکە. بەڵێ دالیاوەکەوەی کە ماوەی 2 هەفتەیە زیاتر ئامادەکاری بۆ بۆی لە 14 ئەو مەراسیم و ئەو چالاکیانە ئەنجام بدرێت کە لە گەرمیانە تایبەتە بە ساڵیادی کارەساتی ئەنفال ئەمڕۆ لە کاتژمێر 8:30 بەیانیوە لە مۆنۆمنتی دەروازەی قەزای کپری بە ئامادەبوونی نوێنەری دەستگا حزبی و حکومەکان و کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان تاجە گوڵینە لەسەر ئەو مۆنۆمنتە دانراوە پاشان بە پیادەڕەوی واتە بە پێ هاتوونە بەرەو پەیمانگای هونەرە جوانەکانی کپری ئەو میوانانەی کە لەوێ ئامادە بوونە لێرەش لە مەراسیمێکی تایبەتدا خەڵات بەسەر تاقانەکانی ئەنفالدا دابەشکرا ژمارەیەک تاقانە و پاشان 182 نەمام نێژرا لە ناو باخچی پەیمانگای هونەرە جوانەکانی کپری پاشان چەند شانۆگەریەک نمایش کران کە گزارش بوون لە کارەساتی ئەنفال و لە هەمان کاتیشدا پێشانگایکی شێوەکاری لایەن بەشی شێوەکاری هونەرە جوانەکانی کپری کرایەوە کە ئەو وێنانەش ئەو تابلۆیانش گزارش بوون لە تاوانی ئەنفال.
من ئێستا لەسەر ئەو زانیانە لەسەر داواکاری کەسوکاری ئەنفال کراوان میوانێکم لەگەڵا ئەویش تاقانەی ئەنفال کاک حەسەن عەلیە. کاک حەسەن ئەگەر بیتە ئێرە سڵاو دێبێ و بەخێر بێ. سڵاو لە جەنابتان و لە تەواوی بینەرانی کەناڵی کەرکووک. کاک حەسەن ئەمڕۆ چواردی چوار و یادی کارەساتی ئەنفال و ئازیزانی ئێوەیە. داواکاری ئێوە لە ئێستا چیەوە قوتاقان؟ من پێش داواکارێکە دەستخۆشی لە جەنابەت وەک ڕۆژنامە نووسێکی زیرەک و کەناڵی کەرکووک هەردەم لەگەڵ ئێمەی کەسوکاری ئەنفال کراوەکان یان لەگەڵ داخوازیەکانمانە لە هەموو کون و خوشبینێک لایەدەکانمان دۆزێتەوە. ئێمە وەکو تاقانەکانی ئەنفال پرۆژە یاسامانداتە پەرلەمان داماتە لیژنە تایبەتمەندیەکان، بەڵام تا ئیکو ئیستاکە پەرلەمانی کوردستان مەخابن تعریفێکی دەر نەکردووە بۆ تاقانەکانی جینۆساید، بۆ تاقانەکانی ئەنفال. یعنی لە یاساکە هاتووە کە یاسایەکی دەرکردو بەڵام تعریفێکی هەڵەیە، ئەڵێ تاقانەکانی ئەنفال هەمان ئیمتیازاتی نەوەی شەید ئەیان گرێتەوە. ئێمە خۆم بۆ خۆمان کوڕی شەیدین، کچی شەیدین، کوڕ و کچی تاقانەکانی جینۆساید. ئێمە بە پێی ئامارێکی فەرمی کتابەکەی کاک ئیسماعیل 169 تاقانەی جینۆساید لە کوردستانە، 140 تاقانی ئەنفالە. لەم 140 تاقانی ئەنفالە 93 بەرگەرمیان کردەوە، 8 کۆچی دوای کرد، هەر 8 خەڵکی ئەم دەڤەرەتانێ. بەڕاستی ئێمە داوا ئەکەن پەرلەمانی کوردستان و تایبەت لیژنەی مختص، لیژنەی شەیدان و لیژنەی قانونی ئەو یاسایەکە دەرچووە ئێمە تێبینی زۆرمان لەسەر هیچ خزمەتی بە ئێمە ناکە، هەموار بکرێتەوە. کاک حەسەن زۆر بە کورتێگەرەوەم پێ بڵێ سەبارەت بە ئەو گلەیی ئێوە کە هەموو ساڵێک چواردەی چوارەوەیە کە داوای هێنانی ڕووپاتەکانەکەن لە ئێستا چی کراوە؟ ئێمە ئەوەی کراوە ڕەشبین نیمان و هیچ دژایەتی حکومەتی هەرێمی کوردستان ناکەین. کوردوەتەنی باخین باخەوانە دار ئەگەر بەری نەبێ خەڵک بەردی تێ ناگرێت. بۆیە ئێمە چەند داخوازی کەسوکاری ئەنفالکراکن لە چەند خاڵێکە خۆی ئەبینێتەوە. یەک حکومەتی هەرێمی کوردستان بۆ ڕەزامەند بوو بە دامەزانی دادگای باڵای تاوانەکان، ئەوێ بە بڕیارەکانشی پابند بێت. یعنی ئەو بڕیارانە ئەگەر جێبەجێ بکرێ لە ئەلیفۆ بۆیە هەموو داخوازەکانی ئێمە جێبەجێکات. یەک ئێمە داوامە کرد لە مەنهەجی خوێندن وەزارەتی پەروەردە کارا ینی زۆر گرنگی و بایەخ بداتە دۆسیەی ئەنفال، دۆسیەی جینۆساید. دوو هێنانەوەی ڕووفات، دەستگیرکردن و ڕاپێچکردنی تۆمەتباران کە 423 کەسن 258یان کوردە ئەو ناوێت لە دادگای باڵای تاوانەکان دەرچووە کە با بچنە دادگا لەوێ لێرە کەس نەڵێ و ینی بێتە پارێزەری ئەوان با دادگا بێت تاوانیان تاوانباریان بسەلمێنێت. ئەوە داخوازەکانی ئێمەیە، ینی ڕێزە قوربانیەکان بگیری. ئەم یادە بۆ تەنها لە گەرمیان بێ، بۆ لە چەند شوێنێک بێ کە چۆن تیمێک لە گەرمیان و چوونەتە سەرگۆڕە بە کۆمەڵەکان، چوونە پارێزگای سەماوە، چوونەتە ئەقڵای نوگرە سەلمان با لە دەرەوە. یعنی ئەنفال پرۆسەیە گرنگە حکومەتی هەرێمی کوردستان بیکاتە پرۆژەیەکی ساتیجی نەتەوەی دەوڵەتی کوردی لە بنیاد بنا. زۆر سپاس کاک حەسەن. سپاس. یەک خاڵترماوە کۆی گشتی هێنانەوەی ڕووپات. ئێمە باسی 88 و 91 ناکەین، باسی 2023کەین، 18-19 ساڵە. لە کۆی گشتی هێنانەوەی ڕووپات ینی کۆمەڵی پۆستی سیادە پشتی کردووە لە باخە 1682 ڕووپات. یعنی ئەگە پرۆسەکە و پرسەکە بەم شێوەی بڕوا نەکو ئێمە نەوەی ئێمەش نایبینێ ڕووپاتەکان بە تەواوەتی بێنەوە. ئێوە هەر شاد و وڵات ئاوەدان. زۆر سپاس کاک حەسەن بۆ هیوایی کە ڕووپاتەکانتان بهێنرێتەوە و داواکاریەکانتان جێبەجێ بکرێت. بەڵێ دالیا ئەمە زانیاریەکانی گەرمیان بوو ئەگەر ئێوە پرسیارێکتان نەکەن. سپاس بۆ تۆ دڵنیا لەگەڵم بێت. لقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنێکێتی لە پەرلەمانی کوردستان ڕایگەیاند بەبێ ڕێککەوتنی لایەنەکان سەرۆکی پەرلەمان بانگێشتی کۆبوونەوە ناکات و پارتیش ناتوانێت زۆرینە بەکار بهێنێت. وتیشی یاسای هەڵبژاردن ماوەی 30 ساڵی بەسەردا تێپەڕیوە و بۆ ئاستی پێشکەوتنی یاسای کوردەواری ناگونجێت تا تاوەکو ڕێککەوتنی لایەنەکان نەکرێت سەرۆکی پەرلەمان بانگێشتی کۆبوونەوە ناکات. ئەگەر هەمواری یاسای هەڵبژاردن نەکرێتەوە ئەو هەڵبژاردن لە هەرێم ناکرێت. ئاماژەی بەوەشداوە بە پێی پێڕەوی ناوخۆ پارتی ناتوانێت زۆرینە بەکار بهێنێت و ئەگەر بێوێت ئەزمموی خولی چوارەم دووبارە بکاتەوە ئەو کات خۆمان واقعی سیاسی و جوگرافی هەرێمی کوردستان دەزانین. دەبێت پارتی خۆی بەرپرسیارەتی لێکەوتەکانی بەکارهێنانی زۆرینە بگرێت هەستۆ کە خۆی دەزانێت لێکەوتەکانی چین. جێگری سەرۆکی فراکسیۆنێکێتی و تووشێتی ئەگەر پارتی بێوێت متمانە لا سەرۆکی پەرلەمان بسەنێتەوە ئەوە هەر بە پێی پێڕەوی ناوخۆ ناتوانێتەوە بکات. لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا و بە ئامادەبوونی بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتیە یەکگشتیەکان و قایمقامەکانی سنووری ئیدارەی گەرمیان سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان وشکە ساڵی لە سنوورەکە ڕاگەیاند.
هاوکات زەرەر و زیانەکانی وشکە ساڵی لە گەرمیان خرای ڕوو کە بەهۆیەوە 135,000 دۆ نمزەی کشتتوکاڵی چێنراو لە ناوچۆ و 700,000 سەرئاژەڵیش ڕووبەڕووی کەم ئاوی دەبنەوە. دوای ئەوەی داتای تەواومان وەرگرت ئەوە دوای ئەوەی ئەگەری بارانبارین جێگەی ئومێد نییە ئێمە وشکە ساڵی لە ئیدارەی گەرمیان ڕاگەێنین بایم بڵێن وشکە ساڵی بە شێوەیەکی گشتی لە کۆی سنووری ئیدارەی گەرمیان ڕەنگە لە هەندێک شوێن تۆزێ بارانبارین زیاتر بێ بەڵام بە پێسەندەری جیهانی ئەوە هەر وشکە ساڵیە لە گەرمیان دووهەم ساڵ لەسەر یەک وشکە ساڵی گەرمیان ئەگرێتەوە. دیارە وشکە ساڵی وەک ئاباژەمان بۆ کرد زیان بە بەرۆبایەتێ گەێنێ و لە هەمان کاتا بە پێی داتاکانی بەرەبایەتی کشتی کشتتوکاڵی گەرمیان زیاتر لە 135,000 دۆنم زیانی پێئگا و زیان بە بەروبوومی ماسی ئەگا زیان بە نرخی ئالی کەگات بۆ خاوەن ئاژەڵەکان و لە هەمان کاتا گوندەکان بیرەکانیان وش ئەکا و گوندەکان بەرە و ئەوە ئەچێت کە چۆڵ بکەن بچن بۆ شەلانەی کە ئاویان دەست بکەوێ. هەواڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.